پاش کەمێکی تر کۆمسیۆنی هەڵبژاردنەکان لە شاری ئەولێر ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ڕادەگەیەنێت. دوو مانگ بەسەر بڕیارەکەی نێچیروان بارزانی بۆ هەناردەکردنی 100,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا لە ڕێگەی بەغداوە تێپەڕی و بەڵام تا ئێستا هیچ بڕەنەوتێک هەناردە نەکراوە. سەر لە بەیانی ئەمڕۆ هونەرمەند عەباسی کەمەندی لە شاری سنەی خۆرەڵاتی کوردستان کۆچی دوایی کرد. سڵاوتان لێبێ بەڕێزان. کەمێکی تر کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە شاری ئەولێر ڕادەگەیەنێت. سیروان ئەحمەد ئەندامی ئەنجومەنی کۆمسیاران لە ئەنجومەنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بێنارتی ڕاگەیان ئەمڕۆ کاتژمێر 12 لە هۆڵی سعد عەبدوڵڵا لە شاری هەولێر کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەنجامە فەرمیەکانی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان ڕاگەیەنێ. ئاماژەی بۆش کرد کە لە کۆنگرەکەدا ژمارەی دەنگ و کورسیەکانی لایەنە سیاسیەکانی بەشدار لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ناوی کاندیدە دەرچۆکان و ژمارەی دەنگەکانیان بڵاو دەکەنەوە. دووشەمەی ڕابردووش کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە شاری بەغدای پایتەختی عێراق ئەنجامی فەرمی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی ئاشکرا کرد و ژمارەی دەنگی لیستەکان لە پارێزگاکانی عێراق و ناوی کاندیدە دەرچۆکان و ژمارەی دەنگەکانیانی بڵاو کردەوە. ئەمڕۆ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە شاری ئەولێر ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕاگەیەنێ. سەرڕای هۆشداری پێشوەختی پارتی و گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ لە ئەگەری بوونی ساختەکاری لە هەڵبژاردننی پارێزگاکان لە پارێزگای سلێمانی، بەڵام نازانرێت لایەنەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەنجامەکاندا دەکەن. دووشەمەی ڕابردوو کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی هەڵبژاردنە پەرلەمانێکی 30 نیسانی ڕاگەیاند. دوایەوەش هێز و لایەنە سیاسیەکان بەشێکیان پێشوازیان لە ئەنجامەکان کرد و بەشێکی تریشان ڕەخنە و تێبینیان لەسەری هەبوو. بڕیاریشە ڕۆژی پێنجشەمە ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ڕابگەێنرێت. تا ئێستاش نازانرێت حەزب و لایەنە سیاسیەکانی هەرێم چۆن مامەڵە لەگەڵەوە ئەنجامانەدا دەکەن. هەفتەی ڕابردووش بەجووتنەوەی گۆڕان و پارتی و یەکگرتوو کۆمەڵ ڕایانگەیاند لە ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا ساختەکاری کراوە. بۆ پێش ڕەنگە ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سلێمانی جیاوازتر بێت لە ڕاگەاندنی ئەنجامەکانی هەولێر و دهۆک، چونکە لە سلێمانی گۆڕان و یەکێتی ململانەی لەسەر بەدەستێنانی زۆرترین کورسی دەکەن و بەرپرسانی گۆڕانیش دەڵێن ئەگەر ئەنجامەکە وەک ئەو ئەنجامانە نەبوو کە لایەنە ئەوە قسەی تریان دەبێت. لەگەر ئەو دەنگانەی کە ئێمە کۆمان کردوتەوە لە سەر فۆرمی 1901 و 1902 کە تایبەتە بە ئەنجومەنی پارێزگاکان و ئەوەی کە تایبەتیشە بە بریکارەکانی خۆمان ئەو ژمارەیە لەو ژمارەیە جیاواز بێ ئێمە قسەی ترمان دەبێتن. بەڵام لە ئێستادا بابزانین کۆمسیۆن بەیانی چ ژمارەیەک ڕادەگەنی و کورسەکان بە شێوازێک ڕادەگەنی و قاسمی انتخابی هەر کورسێک بە چەندی بۆ دیاری دەکاتن ئاستیار پارێزگایەکە. بۆیە ئەو کاتی ئێمە قسەی خۆمان دەبێتن. ئەگەر نەتیجەکە بەدڵی ئێمە نەبێت ئێمە ڕێکاری یاسایی دەگرینە بەر و ڕای گشتی شریعەکە دەردەکەینەوە. هەرچی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە بەرپرسەکانی دەڵێن بە هەموو ئەنجامێکی هەڵبژاردنەکە ڕازی دەبن. ئێمە بەپێی ئەو نەتیجە بەرایانی لە ئەنجامی چاودێرەکانمان و یان لەوانی بنکەکانی عەدو فەردەستمان کەوتووە هەست دەکەین کە هەڵکشانێکی باشەیە لە دەنگەکانمانە. بۆیە هەر ئەنجامێکتر لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە بڵاو بکرێتەوە ئێمە نەتیجەکەیمان قبوڵەوە و پیرۆزبایی لە خەڵکەکەین و داوش لە کەوادر و جەماوەر و دەنگدەری خۆمانەکەین کە پابند بن بە بڕیارەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەوە. ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە ئامادەکاریەکانیەوە دیارە کە مەترسی ئەوە هەیە لە ئاگرانی گۆڕان و یەکێتی پێی ڕازی نەبن، چونکە لە ڕابردوودا بەرپرسانی گۆڕان ڕایانگەاند بوو ئەگەر گومانیان لە ئەنجامەکان هەبوو ئەوە پێی ڕازی نابن. پێشتریش لیژنەی ئەمنی سلێمانی ڕایگەیاند هەموو ئامادەکارییان کردووە بۆ ڕێگریکردن لە دروستبوونی پشێوی لە کاتی ڕاگەاندنی ئەنجامەکاندا. هێشتا کۆمسیۆن ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی ڕانەگەاندووە. تا ئێستاش نازانرێت
ئاخۆی شێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەو ئەنجامانە هەڵوێستیان وەک ئەو هەڵوێستیان دەبێت کە لەبارەی ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق قۆڕایان گەیاندبوو یاخودنا بە تایبەتیش لە ئەسنووری پارێزگای سلێمانی. هێمن مەحموود نافتی، سلێمانی. بەڵام بەرەزان بۆ زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرمان هێرش خاتر لە هۆڵی ساعدە عەبدوڵڵا. هێرش سڵاوت لێبێ ئامادەکاریەکان بەچی گەشتون و کەی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکە ئاشکرا کرێ؟ بەڵێ سڵاو لە تۆش بڵێ ئێستا ئامادەکاریەکان تەواو کراوە بۆ ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی هەستێ پارێزگاکەی هەرێمی کوردستان و بە پێی ئەوەی کە دەبوایە کاتژمێر 12 ڕێک ئامادەکان ئاشکرا بکرێت ئەو ڕێژەی دەنگدانە ئاشکرا بکرێت بەڵام چەند خولێکێکیش دایدا و لە ئێستادا وەک دەبینن کورسی ئەو بەڕێزانەی کە ئامارەکان ئاشکرا دەکەن لە ئێستادا چۆڵ و تا ئێستا نهاتوون بەڵام هەموو ڕاگەیاندکارەکان و لە چاوەڕوانی ئەوەدان کە بێن بۆ ئاشکراکردنی دەنگەکان و هەستێ پارێزگاکەی ئەنجومەنی نێرانی عێراق بەڵام ئەوەی کە دەبینێت ئامادەکاریەکی باش کرا و تەنها چاوەڕوانی ئەندامانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکانی. بەڵێ هێرش تەنها ڕۆژنامەنووسان لەوێن یاخود نوێنەری کیانە سیاسەکانیش لەوێ ئامادەیانەیە؟ بەڵێ تا ئێستا نوێنەری هیچ کیانێکی سیاسی ئێمە لێرە نەمان بینیەوە بەڵام جگە لە ڕۆژنامەنووسان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان چەند بەڕێوەبەرێکی گشتی لە نووسینگەکانی کۆمیسیۆن لە شار و پارێزگاکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان لێرە ئامادەن بۆ بەڕێوەچوونی ئەم مەراسیمی بڵێن ئاشکراکردنی دەنگەکان و ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان. بەڵێ هێرش لە چەند دەستگایەک و ناوەندێکی میدیاییەوە ئەنجامی هەڵبژاردنەکان بە جۆرێک لە جۆرەکان بڵاو کراوەتەوە. ئایا کۆمیسیۆن هیچ لێدوانێکی لەو بارەوە نەداوە یاخود هیچ زانیاریەک لەبارەی ئەو ئەنجامانەوە هەیە؟ بەڵێ کۆمیسیۆن چی وەک دەڵێ کۆمیسیۆن دەڵێت تەنها ئەوانی کە بڵاو کراونێتەوە تەنها سەرچاوەیەکی ڕاگەیاندەکان خۆیان بەڵام ئێمە ئەوەی کە کۆتاییە لەم کۆنگرە ڕۆژنامەوانیدا کە ئێستا بۆیان بەستراوە دوایین زانیاری دوایین ئامارەکان بڵاو دەکرێتەوە ئەوەی کە بڵاو کراوەتەوە جگە لەوەی کە کۆمەڵێک کەناڵی ڕاگەیاندنەوە خۆیان دەڵێن بەبێ بنەمان بڵاویان کردوێتەوە. بەڵێ هێرش وا دیار بوو کە باسکرا کە لە کاتژمێر 12دا ئەنجامەکان ئاشکرا کرێ بەڵام لە وادەی خۆیان دواکەوتون. کۆمیسیۆن هیچ لێدوانێکی لەو بارەیەوە نەداوە؟ تا ئێستا هیچ لێدوانێکیان نەداوە بەڵام هەمووش لە چاوەڕوانیەوەدا بین و ئەوانیشی کە لێرەن نوێنەری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان هیچ شتێک ناڵێن تەنها ئەوانیش وەکو ئێمە لە چاوەڕوانی هاتنی ئەو بەڕێزانەی لیژنەن کە لەوێدا دادەنیشن بۆ ئاشکراکردنی چیە. بەڵێ بەرەزان چاوەڕوان دەکەین تا کۆنگری ڕۆژنامەوانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان دەست پێ بکاوە لەگەڵتان بەردەوامە بین و دەگەڕێنەوە لاتان بۆ پەخشی ئەو کاتی کە کۆمیسیۆن ئەنجامەکان ئاشکراکە. بەردەوامین. دوای زیاتر لە مانگێک و 20 ڕۆژ لە بڕیارەکەی نێچیروان بارزانی بۆ ناردەکردنی 100,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە ڕێگەی بەغداوە بەڵام هێشتا بڕیارەکەیە نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. ئەوەش نیگەرانی زیاتری لای بەرپرسانی حکوومەتی اتحادی دروست کردووە. فشارەکانی بەغداش بۆ سەر هەرێم وەک ڕاگرتنی بودجە و موچەی فەرمانبەران بەردەوامە. ئەولویەتی حکوومەتی هەرێم حەلی ئەم کێشانەیە لەگەڵ بەغدا. 2 مانگ لەمەوبەر نێچیروان بارزانین سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕیاریدا وەک دەستپێشخەریەک لە 1 نیسانی ئەم ساڵەوە ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت لە ڕێگەی بەغداوە هەناردە بکات. بەڵام دوای زیاتر لە مانگێک و 20 ڕۆژ لە بڕیارەکەی نێچیروان بارزانی هێشتا نەوتی هەرێم بە ئاگاداری حکوومەتی اتحادی هەناردە نەکراوە. هەرچەندە مانگێک لەمەوبەر ئەنجومەنی وەزیرانی هەرێم هۆکاری نەناردنی 100,000 بەرمیل نەوتی بە ئاگاداری بەغدا گەڕاندەوە بۆ چاکردنەوەی بەردەوامی هێڵی بۆڕی سەرەکی هەناردەی کەرکووک جیانەوە لە ئەمان کاتیشدا حکوومەتی هەرێم ئاماژەی بۆ ئەوە کرد لەلایەن کۆمپانیای نەوتی باکوور و وەزارەتی نەوتەوە پێیان ڕاگەیەنراوە کە هێشتا ئامادەنین بۆ وەرگرتنی هیچ بڕێکی نەوت لە هەرێمی کوردستان. بەپێی بە دواداچوونەکانی NRT هێڵی بۆڕی سەرەکی نەوتی کەرکووک جەیهان چاکراوەتەوە بەڵام هێشتا بڕیارەکەی نێچیروان بارزانی نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. ئەوەش نیگەرانی زیاتری لای بەرپرسانی حکوومەتی اتحادی دروست کردووە. دەستپێشخەرەکەی نێچیروان بارزانی ئەو کات لەلایەن بەغدا و حسێن شارستانی جێگری نووری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە پێشوازی لێکرا و
بە دەستپێشخەریەکی ئیجابی لە قەڵەمدرا بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەردوو لە سەر دۆسەی نەوت. بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات کێشەکانی هەرێم و بەغدا لەسەر دۆسەی نەوت و داهاتەکەی بەبێ چارەسەرکردن ماوەتەوە و هیچ بەرەو پێشچوونێک لە دانووسانەکانی نێوان هەردوو لاش بەدی نەکراوە. لەگەڵ بەردەوامی ناکۆکیەکانیش فشارەکانی حکوومەتی ئیتیحادی بۆ سەرهەرێم بەردەوامە، وەک ڕاگررتنی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. فشارەکانی بەغداش کاریگەری لەسەر کەرتیابووری هەرێمی کوردستان دروست کردووە. بەشێکی زۆری پرۆژەکانیش بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە و ماوەی زیاتر لە 5 مانگیشە لە وادەی پێدانی موچەدا فەرمانبەران بۆی دواکەوتنی موچەکانیان خۆپشاندان و ناڕزایەتی ئەنجام دەدەن و بازاڕی هەرێمیش بەرەو لاوازبوونی زیاتر دەچێت. کێشەکانی هەرێم و بەغدا کاریگەری کردوتە سەر پەسەند نەکردنی بودجەی گشتیش. بەو پێی بەپێی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2014 عێراق دەبێت هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت لە ڕێگەی کۆمپانیای نیشتیمانی بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆوە هەناردە بکات و داهاتەکەشی بگەڕێتەوە بۆ بەغدا. هەرێمیش ڕەتی دەکاتەوە. ئەوە شۆکار بووە بۆ پەسەند نەکردنی بودجەی گشتی. بەردەوامبوونی کێشەکانی هەرێم و بەغدا لە سەر دۆسەی نەوت پێدەچێت کاریگەری سلبیش دروست بکات لە حکوومەتی داهاتووی عێراق و ببێتە هۆی درەنگ پێکێنانی حکوومەت. هونەر ئەحسان، NRT. بەڵام بەرەزان دەچینەوە شاری هەولێر لە هەوڵی سەعد عەبدوڵڵا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دەگوازینەوە. بناوی خۆی گەورە و میهرەبان بەخێر بێن بۆ کۆمپیوتەر ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان کە لە 30 چواری 2014 بەڕێوەچوو. بسم الله الرحمن الرحيم. نرحب بكم في مؤتمر إعلان النتائج النهائية لانتخابات مجالس محافظات إقليم كردستان الذي جرى في 30 نيسان 2014. سنتابع صنعاتك لقرآن البيوز للاعن بريز مازن لفرمين النائب السيد مازن أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين وإن عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به
الله العظيم. سپاس بۆ مۆستا مازن، شکر لەسەید مازن. سەرەتا دقیقەی گۆستان بۆ جانی پاکی شەهیدان. نقف دقيقة لقراءة سورة الفاتحة إجلالا لروح شهدائنا. استعلى قلبتي برئيس السادس مصطفى السريج أنجمان كوميسيانان لكوميسيون بالي سيكتور بجار مكان. كلمة السيد سادس مصطفى رئيس مجلس المفوضين في المفوضية والمستقلة الانتخابات. تفضل سيادته. بارزان أفهمي وباش. ناوي أنجمنا كوميسيون والله بجاتنا خيراتنا كوكرما هواي بارز. وكينا أقدارن رجاء سهيشار ما أنجام هالبجاتنيت بارزقين كردستاني أنجام دا وأف هالبجاتنا وك ديسا همي كسك أقدارا غرصالة 2005 حتى نكا جيرو بكون اللي أنجام دانا واحد بجاتنا في وقت دا أنبيني بينغا وكا غلقا غرنكو وتبيت أف استحقاقا جيت وقت خداها تبا أنجام دانا مال وان هالبجاتنا وكينا قدرن البارزقا بليلة ما سه كرسي هنا اف كرسي بيستو بنج ين قشتنا وبنجن دجي ين إقاطة ميت كردستانينا سيشوان بو براين تركمان سيش اندوية دجين بو كردان وسريان وباشو البارزقا سليمانية ما ديسا 32 كرسي هنا سيوك يتقشتنا ويك كرسي جيبو بيكاتي سريان وكردان وباشورا البارزقا دهوكي ما 28 كرسي هنا 25 يتقشتنا وسيد جي دوشوان بو بيكاتا كردان وسريان وباشورا يتجيبو برايد أرمانا أفهل بجاتنا إن همي أقدارن هذا أنجامدان هل تروجا دك هل بجاتنا أنجمنا نوينلا عراق جهات ما أنجامدان وهمي كسك أقدارن كالفان هل بجاتنا ما شطرين ما يتهذب أكينا لو أجي كلك كسا شك هبو ككومسيون نشطن في بالي هل بقريتو دو أنجام هل بجاتنا تروجا كذا أنجامدان أم بوا همي كسك بجن كومسيون شتن دویا انجام داد و پترجی چون که راستی دام پترج دویا بجاتنا انجام داد ما البیست ولاد بیانی جی ما انجام يعني هالبجاتنا تو انجام داد نبو انجامنا نوینران دیسا ما دنگدانا تایبت هبو دیسا ما دنگدانا آیدی بیا انجی مهاجراجی هبو و آخر کش انبارجی بدی ماهی که چون هاتین هندک جا ما ديسا بواجي ريكاتا بو هالبجاتنا بكان موافقية هندانة لباش نبن هالبجاتنا جواتن بارزقان الكردستاني أبي كسك مدفد بصاني ك حف صادو سيزدكسا فوبو كانديد قلبو النابان دا 486 صغامون و 227 أفراد بون نسبة سكالايت كوهاتينا بشكشكرن الروجا تنقداني دا بشكل بوينا الشارع هبليلة ماتشا سكالا النبوينا شارع سليمانية دقدانا كشتي حفتة بدوها بوينا والدقدانا تايبات يانزها بوينا والشارع دوكي شوالها بوينا يعني بفي الرجاء خارج كوي هرس الشوارع أبو هشت حفت سقالامات مال كردينا يا دقدانا قشتي وفاصلش يا دقدانا انتايبات الأف سقالا بيشوي هادنا تصنيف كرن البيست شوان يد كسبوينا ويتزاليش شسر حابوينا هنا ميجي تزانا ك يازار شميا كيم تلا درجوي بشتين يازار بشتينجي يا أصول بشتي أم
أبرو كده شدي دمك كرد أما جامعة ما هي كراجعينين دبيت بين بلاف كرن أفن جامعة سه جريدة جي سه روزنامة بشتهنجي لروجا دي ما هي خلاص بيتن همي لنا همي كانت السياسي بربجيرا يانجي حتى دنگدار باريس نخل بقولن بلا بس كيانات بربجيرا ما فيها طاني لدن أبا طان نك إسقالنا السربان أنجاما بوز خالق جرنك الفيلا متفت يعني بريكارة قوانين سياسي وقوانين سياسي أقدار بو جبادن باريسكا ما هي قضايا طيبات هي المحكمة تمييز كردستان ليه بو أنجمنا من العراق ما هي طيبات هالبجادنا هي المحكمة تمييز عراقي دا خلقك دوشي في دو بدي بجن دو ريك نبن من نبت أم براسي قالك دريش كما يعني اشتكي تقليدي مثل ما هيك سباسية كومسيون بنابه خوب بنابه همي أخبار توي تنجمان كومسيون بو لأن أمني كراسي شيان الأفل بجاتنا بين أنجام دام شكلك هيمن تشكيش كم ديسان دنگدار بارز كدنگدانوي لأن أبدلي لك بيت الموافق خوب دست خوب كار بيني دونخ يعني لأب دنگدانا جيوف همي زان الموافق دستورية ديسا همي لأن السياسي همي قوارين سياسي وهالوصام UN كهمي كابا هاي كاري ما بيا وكاري كاري ما بيا شل بغداد وشل فيلا والهرجة كدي وأنقلك جالا أسبوع جاز بيا خفتني بيجم يعني وكي من جهة كدي جوديا أو وكي طيرت أبابيل بون شاري الكلمة كانوا كسنا بيني تنجي أبا دولة وابويا بس يعني قالك بلند في دولة هرسنجينم ديسا هين تسقى إدراك عندنا كو هوا هم شاب وروجت خو وكلكون ايك دابشين فان هالبجاتنا وفان رين مايد ما وفان دي فترة ديرو دريش يا دنگدان هين بشكش كان بو بينا ماي بارس ليه البلاد دوباره كما قالك جارة ما قلتيا دولة راقي عندنا أو نقل كرنا خبري نكشي كرنا خبري بقول نجي هندك لنا هندك دزقة في الدولة بدرسها هي تصور من أنجام الندان يا شمي مهمتر مدفتن أمس سباسيك قرب نشكشي فرمان بلد كومسيونة كان فرمان بلد كومسيونة دزقة ما يهربجاتنا اللي يا هلمي ولسه هسه وفيست ما يتهبلير دهوك سليماني وهالوصى وفيسان اجتماعي وانجمنان كومسياران كالجالك شلوان الدافمن دانشتنا والديما هيك ديسا سباسيا فرمان بلد تومار كردنت كان فرمان بلد دقدانت كان فرمان بلد ككب بغزاران خلق بشو وروج وندك دو شبا دوا ننبستي بندافي كالي انجام بدأي بل ديما هيك مهم متفيد بس اشارة خالق مهم دم اف یاسایا هم ویلا کارتینین یاسایا هم بجینه رجیه ریکا باقی الاقوام و نک اساندی گویا کما کنجمان نوینرا کارینا چکو دو یاسایت جیانه الویلات مینی دویل سر معدل انتخابی هنک بجنه قاسم انتخابی بشكلية السليمانية بسنة 1538 معدلة والدهو كانوا رصد 1538 دويا كالخلا نبم والهبليل يجي بسنة 1538 ديما هيك جارك الاسباسي هو همياتكم وبخير بين وسرجوان سباس شكرا زوجة السيد مصطفى السيد شكرا كومسيانا شكرا للسيد مصطفى مجلس المفوضين استاج وتي بارز قاطع الزوجين زي السيد شكرا كومسيانا صدقت وزانيا لشي تايبه بهالجانب السيد فاجي وزاره شهاده بشكل كلمه للسيد القاطع الزوجين نائب رئيس مجلس المفوضين في الفوضى لمستقبل الانتخابات ليتلو عليكم اهم الاحصائيات الخاصه بانتخابات مجالس محافظات اقليم كردستان الذي جرى في داخل السنه 2014. بسم الله الرحمن الرحيم. أهم الإحصائيات لانتخابات مجالس محافظات إقليم كردستان ل 2014. عدد مقاعد محافظة أربيل
30 مقعد، منها 25 مقعد العامة، 3 مقاعد للمكون التركماني ومقعدين للمكون المسيحي. عدد مقاعد محافظة السليمانية 32 مقعد، منها 31 مقعد للمقاعد العامة ومقعد للمكون المسيحي. عدد مقاعد محافظة دهوك 28 مقعد، منها 25 مقعد للمقاعد العامة ومقعدين للمكون المسيحي ومقعد للمكون الأرمني. عدد الائتلافات ائتلاف واحد مصادق عليه من قبل مجلس المفوضية. الكيانات العامة عدد 6، كيانات المكون التركماني عدد 5، كيانات المكون المسيحي عدد 4، كيانات المكون الأرمني عدد 2، الكيانات المنسحبة عدد 4. مجموع الكيانات المشاركة في انتخابات مجالس المحافظات في 2014 لإقليم كردستان 18 كيان سياسي، منها 16 قائمة على محافظة أربيل بعدد مرشحين 241 مرشح، وعدد الكيانات السياسية في السليمانية 10، عدد مرشحي السليمانية 313 مرشح. عدد كيانات دهوك 11 كيان، أعداد مرشحي دهوك 159 مرشح. مجموع أعداد المرشحين 713 مرشح، مجموع أعداد الرجال 486 رجل، ومجموع أعداد النساء 227 امرأة. أما بخصوص إحصائية الشكاوى، الشكاوى التي قدمت في الانتخابات محافظة أربيل في التصويت العام والتصويت الخاص لم تقدم أي شكوى. في محافظة السليمانية 72 شكوى في التصويت العام، وفي التصويت الخاص 11 شكوى، يبلغ مجموعة 83 شكوى. في دهوك في التصويت العام 0 ما كانت أي شكوى، في التصويت الخاص 4 شكاوى، مجموع الشكاوى 4. المجموع الكلي لجميع الشكاوى 87 شكوى صنفت من قبل مجلس المفوضين إلى الصفراء 67 شكوى والخضراء 20 شكوى، ولم تصنف أي شكوى حمراء. شكرا جزيلا. سپاس بۆ بەڕێزگا تەقسەوعی زێرەکەم سێلام. شکڵە لەسیادەتگا تەقسەوعی نایب رئیس مجلس المفوضین. ئامادەبوون ئێستاش ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێزیان کاک سەربەست مستەفا. پارێزگا هەولێرێ کوی گشتیە دەنگا 754,234 ژمارە کورسیا یەکگشتی 3 ژمارە کوتا ژنێ نه کورسیان یانە مەقات ئێک ئەف لانێن برین ئێک پارتی دموکراتی کوردستان ژمارە دەنگێت وێ 372,607 ژمارە کورسیان 12 وان بەرێزە ئەف کورسیە دەست خۆبەینانە ئێک نوزاد هادي مولود محمد 144,541 دنگ. 2 جلال محمد عبد الله حمد امين 20,752 دنگ. 3 علي رشيد احمد ماما 17,779 دنگ. 4 ياسين سليم حسين مراد 10,509 دنگ. 5 فرامرز أكرم قادر صادق 10,022 دنگ. 6 سليمان خالد سليمان شريف 8,401 دنگ. 7 ثوري عصمت عبدالله حسين 7,008 دنگ. 8 آلان اسكندر قادر عمر 6,975 دنگ. 9 كنعان خسرة وميركا عزيز 6,176 دنگ. 10 بوجا أخير جمال أنور 5,642 دنگ. و 11 جيان آغا تاج الدين عالي 5,441 دنگ. و 12 خانزاد يوسف محمد يوسف 3,780 دنگ. يدوين يكتين اجتماعي كردستان جمارة دنگا 168,603 دنگ.
ژمارە کورسیان 6 1 ڕێباز حەمەد ئەمین حەسەن 53246 دەنگ 2 نیار ئازاد مستەفا عوزێری 5503 دەنگ 3 هیوا جەوهەر قەهار مستەفا 4506 دەنگ 4 نافذ مصطفى أحمد حمد أمين 4472 دنگ و 5 سازگار دلشاد شفیق نادر 3727 دنگ 6 جینو محمد اسماعیل حسین 3307 دنگ کیانیدی گوران ژمارە دەنگا 108117 دنگ ژمارە کورسیان 4 1 عبدالرحمن عمر إسماعيل عثمان 29908 دنگ 2 إيفي هياف بكر طاهر 8746 دنگ 3 رازا وشازادة رفيق أسعد 5748 دنگ 4 درير حسين حسن أحمد 4477 دنگ لا ندي كومالي إسلامي كردستان عراق ژمارە دەنگا 57907 دنگ 2 کورسی دەستەخۆبەینەنە 1 عباس محمد رسول علي 20668 دنگ 2 چنار جلال کوف عبد لطيف 707 دنگ کیانێدین یەکگرتووی ئیسلامی کوردستان ژمارە دەنگا 27713 دنگ ژمارە کورسیە 1 ئەویشی غازي علي 6179 دنگ لأن دي بلد تركماني عراقي جمارة دنگا 1904 جمارة كرسية ايك أبي بتصفو بينا أبرزايا آزاد إكرام بهرام محمد الصادو چلو 6 دنگ قائمة دي عن لستا أربيل تركماني جمارة دنگا 1707 وجمارة كرسيها يك أبا بارز بتصفو بين أوجه أبا عماد الدين رفعت جميل في صادو حفلة دنگ ليستة بزوتنويت ديمقراطية تركمان جمارة دنگا 1125 دنگ و يك كرسي بتصفو بين أوجه نجيب محسن علي عثمان في صادو 25 دنگ كان دي أوجه مكونة كدية جوابا ملية كرداني سرياني آشوري جمارة دنگا 1632 یک کرسی بتصفو بین أوجي أبا آلان هرمز جوارگيز عيسى 707 وديما هي كان شلاما جمارة دنگا 1108 یک کرسی بتصفو بین أوجي أبا رزا صباح بويا سلاط مكاكا صدو تشلوشاردن وزور سباس. بسم الله الرحمن الرحيم. توزيع الفائزين في انتخابات مجالس محافظات اقليم كردستان 2014 لمحافظة أربيل. 1 مجموع الكل للأصوات الصحيحة 754234. عدد المقاعد الكل 30. عدد مقاعد النساء 9. أول الحزب الديمقراطي كردستان عدد الأصوات 372607. عدد المقاعد 12. 1 نوزاد هادي مولود محمد عدد الأصوات 144541. 2 جلال محمد عبد الله حمد أمين عدد الأصوات 20752. 3 علي رشيد أحمد 17879. 4 ياسين سليم حسين مراد 10590. 5 فرماز أكرم قادر صادق 10022 صوت. 6 سليمان خالد سليمان شريف 8491. 7 ثوري عصمت عبد آل حسين 7008 صوت. 8 آلان اسكندر قادر عمر 6975. 9 كنعان خسرو بيرقع عزيز 6176 صوت. 10 بوشيه آخير جمال أنور 5642. 11 جيان
آغا تاج الدين عالي 5441. 12 خانزاد يوسف محمد يوسف 3780 صوت. الكيان الآخر الاتحاد الوطني الكردستاني عدد الأصوات 168603. عدد المقاعد 6. 1 ريباز حمد أمين حسن 53246. 2 ديار آزاد مصطفى عزيري 5530. 3 هيوة جوهر طهار مصطفى 4506 صوت. 4 نافذ مصطفى أحمد حمد أمين 4472. 5 سازقار دلشاد شفيق نادر 3827. 6 شينوك محمد إسماعيل حسين 3307. الكيان الآخر دوران التغيير عدد الأصوات 108117. عدد المقاعد 4. 1 عبد الرحمن عمر إسماعيل عثماني 29908. 2 هيفي هياف بكر طه 8846. 3 روزاو شازادة رفيق أسعد 5843. 4 منير حسين حسن أحمد 4477. الكيان الآخر الجماعة الإسلامية الكردستانية العراق عدد الأصوات 57907. عدد المقاعد 2. 1 عباس محمد رسول علي 20668. 2 جناب جلال كوخة عبد لطيف 797 صوت. الكيان الآخر الاتحاد الإسلامي الكردستاني عدد الأصوات 27713. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز غازي علي. عدد الأصوات 6179 صوت. الكيان الآخر الجبهة التركمانية العراقية عدد الأصوات 1904. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز آزاد أكرام بهرام محمد. عدد الأصوات 846 صوت. قائمة أربيل التركمانية عدد الأصوات 1770. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز عماد الدين رفعت جميل. عدد الأصوات 570. الكيان الآخر قائمة الحركة الديمقراطية التركمانية عدد الأصوات 1125. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز نجيب محسن علي عثمان. عدد الأصوات 585. المجلس الشعبي الكلداني السرياني الآشوري عدد الأصوات 1632. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز هالان هربز ورقيس علي. عدد الأصوات 797. كيان شلامة عدد الأصوات 1198. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز صباح بويا سولاقا كاكا. عدد الأصوات 544. شكرا جزيلا. بنای فای گروه میربان ام که تامش. انزامی افرادی پارزگای سلیمانی. پیگشتی دگراس فیدکان 96643. جماری کرسیکان 22 کرسی. جماری کرسیکان که درخان کراو وجدان در کرسی. لیست براوکان. مزبوی گوران. جماری لیست 78. جماری ودگانی گفته سیناوا 359600. جماری کرسیکانی 12 کرسی. نای کاند براوکان. حوال أبو بكر حسين محمد 201,201. برزان محمد صالح محمد 10,500. بناز حمر رشيد محمد سعيد حمر رشيد 5,606. غالب محمد علي شكور 5,000. أنور طاهر محمد صالح معروف 4,808. حوسر وشيار محمد أمين 4,412. ديلمان عزيز محمد أمين 4,615. ريوان أحمد مولود محمود 6,917. محمد عبد الوهاب عمر رضا 6,655. رسول عبد الله إبراهيم فيرود 2,914. سيوا حما خضر أحمد خضر
2348 هاوجيد إسماعيل إبراهيم صالح 1925 لیستی براوە ئێجێتی ژمارەی کوردستان ژمارەی لیستەکەی 77 ژمارەی دەنگانی کەوتەستێناوە 318,520 ژمارەی کوردستانی کەوتەستێناوە 11 کورسی ناوی کاندە براوەکان ئاسۆ فرەیدون عەلی ئەمین 104,424 سلمى فاتح توفيق محمد 8,573 أكرم شريف محمد إسماعيل 8,550 ريكورد محمد زكي صالح نجم 8,660 آزاد محمد أمين حسين حسن حسين 8,560 محمد رسول مراد حمسو 8,560 رزقار حمد نوري ميزة محمد 6,660 صباح فتاح أحمد كريم 5,680 وشيار إسماعيل مصطفى بيرود 5,670 نياز أحمد سيد حمد الله مصطفى 4,602 آفان جمال أحمد محي الدين 4,660 لیستی براوە پارتی بلاد کوردستان ژمارەی لیست 76 ئەو ژمارەی دەنگانی کەوتەستێناوە 66,655 دەنگی بەدەستێناوە ژمارەی کورسەکانی سێ کورسیە ناوی کاندیدابراوەکانی زیاد حەمەڵەدا مستەفا محەممەد 8,254 دەنگی بەدەستێناوە دانا محەممەد جەزا علی محەممەد 3,659 مینا سامی محەممەد ئەمین معروف 2,886 لیستی براوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ژمارەی دەنگانی کەوتەستی ژمارەی لیستەکەی 81 ژمارەی دەنگانی کەوتەستێناوە 66,097 دەنگی بەدەستێناوە ژمارەی کورسەکانی کورسی ناوی کاندیدابراوەکانی مهدی محمود محەممەد میرزا ژمارەی دەنگەکانی 15,364 خەدیجە عەبدولجەبار ئەحمەد محەممەد ژمارەی دەنگەکانی 4,435 کۆبەڵی ئیسلامی لە کوردستانی عێراق ژمارەی لیستەکەی 75 ژمارەی دەنگانی کەوتەستێناوە 55,457 ژمارەی کورسەکانی کورسی ناوی کاندیدابراوەکان فیصل إبراهيم عزيز عبد الله جمالي دنكاني 20,527 يا شيخ أحمد الشيخ إسماعيل عبد الرحمن جمالي دنكاني 2,400 شنودو لیستی عمانی جمالي كردستان جمالي لیست شتا جمالي دنكاني كوتەستێناوە 10,512 جمالي كورسەکانی کەوتەستێناوە یەک کورسی ناوی کاندیدابراوەکە فريات توفيق حسن محمد جمعية دنكاني 4,275 باماشي وليستي براوي قائمة رافدين ليستي رافدين جمالي ليستكاش تاونو جمالي دنكاني 255 دنجل السيناوي جمالي كرسيان كل السيناوي كرسيان لا يمكن ديك كرسيان بتواب أمان نجيب شكل الصفان جمالي دنكاني صفحة فتاتل وزوس باص بسم الله الرحمن الرحيم نتائج محافظة سليمانية المجموع الكلي للأصوات الصحيحة 90643 عدد المقاعد الكلي 32 مقعد عدد مقاعد النساء 10 الكيانات الفائزة الكيان الأول دوران التغيير عدد الأصوات الصحيحة 359 و600 صوت عدد المقاعد 12 مقعدا المرشحون الفائزون آفال أبو بكر حسين محمد عدد الأصوات 241,241 صوت برزان محمد صالح محمد 7,795 بناز حمى رشيد حمى سعيد حمى رشيد 5,396 غالب محمد علي شكر 5,034 أنور طه محمد صالح معروف 4,848 أوسار الهوشار محمد أمين 4,412 نيلمان عزيز محمد أمين 4,315 ريبوار أحمد مولود محمود 3,972 محمد عبد الوهاب محمد الله 3,855 رسول عبد الله إبراهيم بيروت 2,984 سيوة حامد خضر أحمد خضر 2,348 أوجين إسماعيل إبراهيم صالح
825. الكيان الفائز الثاني الاتحاد الوطني الكردستاني، عدد الأصوات 318,723. عدد المقاعد 11 مقعدا. المرشحون الفائزون: آسو فريدون علي أمين 104,424 صوت. سلمى فاتح توفيق محمد 18,773. أكرم شريف محمد إسماعيل 8550. ريكوت محمد زكي صالح نجم 8261. آزاد محمد أمين حسن حسين 7743. محمد رسول مراد حمسور 7562. رزقار حمد نوري مين محمد 6067. صباح فتاح أحمد كريم 5880. أوشار إسماعيل محمد بيروت 5750. نياز أحمد سيد حمد مصطفى 4292. آبان جمال أحمد محي الدين 4137 صوت. الكيان الفائز الآخر الحزب الديمقراطي الكردستاني، عدد الأصوات 86,655 صوت. عدد المقاعد 3. المرشحون الفائزون: زياد حمد الله مصطفى محمد 8254 صوت. دانا محمد جزاو علي محمد 3659. مينا سامي محمد أمين معروف 2786. الكيان الفائز الآخر الاتحاد الإسلامي الكردستاني، عدد الأصوات 66,097. عدد المقاعد 2. المرشحون الفائزون: مهدي محمود محمد ميرزا، عدد الأصوات 15,364. خديجة عبد الجبار أحمد محمد، عدد الأصوات 4,435. الكيان الفائز الآخر الجماعة الإسلامية الكردستانية، عدد الأصوات 55,457. عدد المقاعد 2. المرشح عدد المقاعد 2. المرشحون الفائزون: فيصل إبراهيم عزيز عبد الله 20,527 صوت. ميديا الشيخ أحمد الشيخ إسماعيل عبد الرحمن، عدد الأصوات 2,442. الكيان الفائز الآخر قائمة الاتحاد الوطني الكردستاني، عدد الأصوات 10,512 صوت. عدد المقاعد 1. المرشح الفائز فرهاد توفيق حسن محمد، عدد الأصوات 4,275. الكيان الفائز الآخر قائمة الرافدين، عدد الأصوات 255 صوت. عدد المقاعد 1. المرشح الفائز أمان نجيب شمعون ستيفان، عدد الأصوات 170 صوت. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. أنجامي پارێزگای دووەم کۆی گشتی دەنگە ڕاستەکان 500,161. ژمارەی کورسی 28. ژمارەی کورسی ژنان 9. پارتی دیموکراتی کوردستان ژمارەی کورسیەکان 19. ژمارەی دەنگەکانیان 40,929. عفوا أوانيك بردويانا ببورن يعني غلط ممكن. فرهاد أمين سليم عمر 40,929. فهيم عبد الله حمو شيخو سيوشش هزار هشتطو بستويا. دينتار عبدي إسماعيل حسين 9,600. بريفان سليم شمو حاجي 8,908. مشير رشيد عبد الله يونس 8,058. أكرم فرداح محمود عزو 8,168. إدريس أحمد عبد الله أحمد 8,681. يونس رمضان إبراهيم محمد 8,621.
رزقار صدقي شكر محمد عود هزارو سطو بستودو ديوالي مصطفى مشختي حوت هزارو حوسطو شصت هشت عبد الكريم عمر نعمان حسين حوت هزارو فاصطو بنجاوية وشيار فريد خليل عمر حوت هزارو سيصطو بنجاو حوت أحمد محمد أمين أحمد حسين حوت هزارو سيصطو جيلو علي شريف عبد الله محمد حوت هزارو سيصطو سيانزا للمار حسين أحمد صالح 6000 ونصطو شصطو إيفان مصطفى طه إسلام 6096 حميد شكري بابكر علي بين سطر بين هزار شصتو حبدا وسير جميلة محمد إسماعيل صالح 4000 حوصتو 5 وسير بيان محمد نور حامد 4000 سطر 5 يقلتو إسلامي كردستان صباح علي شريف حسين عبد الصمد تيلي عمر عبد الله تروين مجيد طه سعدي يكيتين اجتماعي كردستان عماد شاكر سعيد طه دلبين محمد سليم حامد الاستقران نازك محمد علي عبد الرحمن الاسترافيين لينوس عوديشو بطرس عوديشو مجلس الشعب الكرداني السرياني الاشوري فارس يوخنا باليوس لوليا إشيخان ملكون سركيسيان إشيخان ملكون سركيس باغتسان أو جنانيك بدنكي فويان سركوتون أنجامي بارزقاي هوليد آلان اسكندر قادر عمر دو هيبي بكر طه سي رازا وشرزاد رفيق أسعد أنجامي بارزقاي سليماني سلمى فاكر توفيق محمد دو بناس حمد رشيد حمد سعيد حمد رشيد سي بيلمانس عزيز محمد أمين أنجامي بارزقاي بلوك بريفان سليم شم وحاجي دو نازك محمد علي عبد الرحمن. بسم الله المحافظة دهوك المجموع الكلي للأصوات الصحيحة 500,161 عدد المقاعد الكلي 28 كوتا النساء 9 أسماء الأحزاب والكيانات الفائزة الحزب الديمقراطي الكردستاني عدد الأصوات التي حصل عليها 357,392 عدد المقاعد 19 أسماء المرشحين الفائزين وعدد أصواتهم فرهاد أمين سليم عمر 40,929 فهيم عبد الله حمو شيخو 36,120 ديندار عبد إسماعيل حسن 9,640 كريمان سليم شم حاجي 8,918 مشير رشيد عبد الله يونس 8,750 أكرم فتاح محمود عزو 8,583 إدريس أحمد عبد الله أحمد 8,381 يونس رمضان إبراهيم محمد 8,321 رزقار صدقي شكر محمد 7,822 ديوالي مصطفى مشختي 7,768 عبد الكريم عمر نعمان حسين 7,451 إشيار فريد خليل عمر 7,357 أحمد محمد أمين أحمد حسين 7,342 علي شريف عبد الله محمد 7,313 للمان حسين أحمد صالح 6,968 إيفان مصطفى طاهر إسلام 6,946 جنبة شكري بابكر علي 5,673
جميلة محمد إسماعيل صالح 4753. بيان محمد تمر حامد 4159. الاتحاد الإسلامي الكردستاني عدد الأصوات 62162. عدد المقاعد 3. أسماء المرشحين الفائزين: صباح علي شريف حسين 15472. عبد الصمد تيل عمر عبد الله 4204. بروين مجيد طه سعدي 1046 صوت. الاتحاد الوطني الكردستاني عدد الأصوات التي حصل عليها 40796. عدد المقاعد 2. أسماء المرشحين الفائزين: عماد شاكر سعيد طه 3023. دلفين محمد سليم حامد 1468. دوران التغيير عدد الأصوات التي حصلت عليها هذه القائمة 22855. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز: نازل محمد علي عبد الرحمن. قائمة الرافدين عدد الأصوات 4086. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز: لينوس عوديشو بطرس. المجلس الشعبي الكرداني السرياني الآشوري عدد الأصوات 3202. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز: فارس يوخنا باليوس. إيشخان ملكون سركيسيان عدد الأصوات 964. عدد المقاعد 1. اسم المرشح الفائز: إيشخان ملكون سركيسيان. شكرا جزيلا. سپاس بارزان و اگر یک بسیار شبیه حالی نظر سیامان وڵام سپاس. بەڵام بەڕێزانەوەی بینیتان ئەنجامی کۆتای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان بوو لە شاری هەولێر و شاری سلێمانی و شاری دۆک. ئەنجامەکە بەم شێوە بوو پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەولێر 12 کورسی بەدەستهێناوە، یەکێتی نیشتیمانی 6 کورسی بەدەستهێناوە، بزوتنەوەی گۆڕان 4 کورسی بەدەستهێناوە، یەکگرتووی ئیسلامی 1 کورسی بەدەستهێناوە، کۆمەڵی ئیسلامی 2 کورسی بەدەستهێناوە و لە شاری ئەوە بە شێوەیەکی گشتی و لایەنانی کە دیار بوون بێجگە لە کۆتاکان و لە شاری سلێمانی پارتی دیموکراتی کوردستان 3 کورسی بەدەستهێناوە، یەکێتی نیشتیمانی کوردستان 11 کورسی بەدەستهێناوە، بزوتنەوەی گۆڕان 12 کورسی بەدەستهێناوە، یەکگرتوو 2 کورسی بەدەستهێناوە، بزوتنەوەی کۆمەڵی ئیسلامی 2 کورسی بەدەستهێناوە، هاوپەیمانی نیشتیمانی 1 کورسی و لە شاری دهۆک پارتی دیموکراتی کوردستان 19 کورسی بەدەستهێناوە، یەکێتی نیشتیمانی 2 کورسی بەدەستهێناوە، بزوتنەوەی گۆڕان 1 کورسی و یەکگرتووی ئیسلامیش 3 کورسی و کۆمەڵ ئیسلامی 1 کورسی. بۆ قسەکردنی زیاتر بەڕێزان لە ستودیۆ لە ستودەکانمان لە شاری سلێمانی هەرێک لە بەڕێزان عەزیز ڕەوف ڕۆژنامەنووس و مامۆستا بەکر سەدیق، مامۆستای زانکۆ، کامەران ئێسحاق بەری ڕۆژنامەنووس لە لامان میوانن. هەموو لایەکتان بەخێر بێن. کاک عەزیز لە تۆ دەست پێ یەکەم، ئەنجامەکان چاوەڕوانکراو بوو بەم شێوەیە بێت؟ بە تەسەوری من وەکو ئێستا کە جۆمان لێبوو لە کۆنگرە ڕۆژنامەنووسێکەیە زۆرێک لە لێک نزیکی لە دەنگەکانە هەیە و ئەوەی ئەیبینین زۆرێک لە بۆ یەکەم جارە سیراعێک هەیە، سیراعێک بە تایبەتی لە هەڵبژاردنی پارێزگاکانە ئەیبینین، ئەویش ئەوەیە کە ترسی بردنەوە و دۆڕاندن هەیە. ئەمە ئەو ترسێکە تەسەورەکەم لە پرۆسی دیموکراسیا شتێکی گونجاو بێ و موافق بێ بە حکمیەوەی کە تۆ مەترسیت هەوەیە کە ئەیدۆڕێنی و مەترسیت هەوەیە کە دەنگەکانت کەمەکە یا زیاکە. بۆ یەکەم جار لە هەڵبژاردننی شارەوانەکان یاخود بڵێن لە هەڵبژاردننی پارێزگاکانە لە هەرێمی کوردستانە ئەیبینین کە درزێک دەکەوێتە ناو ئەو دۆخەوە، درزێک دەکەوێتە ناو ئەم هێزانەوە و هێزێک لە هێزەکان دەنگەکانی کەمەکەوە. بەڵام ئەوەی مەترسی تێدایە ئەوەیە کە دەسەڵاتە لۆکاڵەکان لە ناوچەی دیاریکراوە دەسەڵاتیان هەیە، ینی مەترسیەکە لێرەدا هەوەیە بزوتنەوەی گۆڕان لەم ناوچەی دەسەڵاتی هەیە، پارتی لە ناوچەی خۆی و یەکێتی لە بۆ نمونە لە هی پەرلەمانی عێراق لە کەرکووک و ئەمان هەستەکەی ئەمە تەنها تۆزێ پرۆسی دیموکراسی کوژێ بە حکمیەوەی کە هەرێکە و لە ناوچەی دیاریکراوی خۆیان دەسەڵاتی هەیە، ینی زۆرێ دەسەڵاتی لۆکاڵی هەیە، زۆرێ لە هەڵبژاردننی لۆکاڵی هەیە بۆی کە بەرنامە نەبۆتە هۆکار، ینی بەرنامەی ئەم هێزانە بۆ بەڕێوەبردننی پارێزگاکان نەبۆتە هۆکارێک بۆ
بۆ وشیاریی هەڵبژاردن بۆ دەنگدان ئەوەی کە لە هەرێکە و لە جێ نفوزی خۆیان دەنگی هێناوە کە ئەمە تۆزێک بێ ئومێدمانەکە بەوەی کە دەنگدەری ئێمە نەهاتووە سەیری بەرنامەکان کە ئەوەندەی تەماشای ئەوەندەی سەیری ئەو دۆخی کردووە ئەوەندەی زۆرێک لە هەیمەنەی حزبێکی دیاری کراوە لە دەسەڵاتێک لە ناوچەیەکی دیاری کراوە ئەیبینین بەڕاستی. بەڵێ کاگازیز دێمەوەلات مامۆستا کاگازیز باسی لەوە کرد حیزبەکان بەسەر شارەکانە بەشدار بوون دابەش بوون ینی واتە هەر حیزبێک لە شارێک کێروی سەوتەکانی بەرز بۆتەوە دەنگی زیاتر هێناوە ئایا ئەمە چ خراپیەکی تێدایە؟ من خراپی لەوەدا نابینم کە حیزبێک لە شارێک لە پارێزگاری لە ناوچە نفوزی خۆی دەکا یا دەتوانێت بپەڕێتەوە بە شارێکی تر یا ناپەڕێتەوە بەقەت ئەوەی ئەو هەڵبژاردنەر بە شێوەیەکی گشتی کە لە وڵاتێکی وەکو ئێمەدا دەکرێت کاریگەری ینی دەکەوێتە ژێر کاریگەری هەیمەنە و نفوزی وڵاتانی ئەقلیمەوە بارگاوی دەبێت بە کللتوری دموکراسی و کللتوری حکومڕانی لە وڵاتانە لەبەر ئەوە بە براورد لەگەڵ تەسیراتی وڵاتانی ئیقلیمی لەسەر هەڵبژاردنەکانی ئێرە و لێکەوتەکانی سیستەمی حکومڕانی و کللتوری سیاسی لە وڵاتانە بەسەر کوردستانەوە بە شێوەیەکی گشتی من ئەو هەڵبژاردنانە هێشتا بەو نەتیجەی کە ئێستا بەرهەماتۆ تا ڕادەیەکی زۆر بە باش دەبینم ئەگەر چی بێکەم و کوڕی نەبووە و بەتاکید ینی محاولاتی ساختەکاری ڕەنگە بە هەڵبژاردنەکانەوە دیار بێ بەڵام ئەوەی کە هەیە نقاتی ئیجابی و نقاتی سلبی هەیە ئەگەر بەراوردی بکەین بە هەڵبژاردنەکانی ڕابردوو بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشکەرە ئەوەیە بەوادیری تەشەنووز ڕەنگە زۆر بەدی نەکرێت لە کاتی ڕاگەیاندنی ئەم هەڵبژاردنانە چونکە تا ڕادەیەک زۆرێک لە باڵانسیش پارێزراوە بەڵام من وای دەبینم ئاکامی ئەم هەڵبژاردنە بەتەنیا دەنگدەریەک لای نەکردوێتەوە ڕەنگە نفوزی وڵاتانی ئیقلیمی دەوری هەبوو بێ بە سەردیاریکردنی ئەوە یەک شت هەیە کە من دەمەوێت لێرە ئیشارەی پێ بدەم کە پێشتریش لەگەڵ هاوڕێیەک باسمان کرد یعنی ئەم هەڵبژاردنانە بۆ یەکەم جارە لە کوردستاندا کە ئەوە ڕەنگە بۆ کۆمەلگای کوردی گرنگ بێ پارتی دموکراتی کوردستان بۆ یەکەم جارە بخۆی لە ئاکامی ئەم هەڵبژاردنانە ئاسوودە نیە کە ڕەنگە یەکێک لە مشکلەکانی هەڵبژاردنەکان لە کوردستاندا ئەوە بوو بێ کە پارتی بەردەوام لە کوردستاندا تەزویری کردووە یا پەنای بردووە بۆ ساختەکاری بەڵام ئەم جارە ڕەنگە ئەو چانسەی نەبوو بێ بۆیە من بە تەسەوری من ئاکامی ئەم هەڵبژاردنانە معادلاتی سیاسی لەسەر ئاسی کوردستان بە چەشنێک دەباتە پێشێ کە لێکەوتەی دەبێت لەسەر ئاسی کوردستان و لەسەر ئاسی ماوسادی وڵات کاکامەران پرسیاری ئەوە کەین کە ئایا وەک ڕۆژنامەنووسێک تێبینی چییە لەسەر ئەنجامەکانەوە ئایا ئەو ئەنجامانە وەک چاودێرێک یا وەکو ڕۆژنامەنووسێک چاوەڕێتە کردوا بێت و ئەگەر سەرنجێک دەبێت لەو بارەیەوە سەبارەت بە شاری سلێمانی و شارەکانی تریشەوە پێم وایە ئەو ئەنجامانە زۆر یەک ناگرێتەوە لەگەڵ ئەو ویستەی کە کۆمەڵانی خەڵک هەیەی لە شارەکان بەتایبەت لە شوێنێکی وەکو سلێمانی کاتێک کە هێزێکی ئۆپۆزیسیۆن و وەکو بزوتنەوەی گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ کە لە بنەڕەتا لە ئۆپۆزیسیۆن بوون ئەو جۆرە لە دەنگ پشکیان بکەوێت من پێم وایە ئەو تێبینی ئەوم هەیە لەسەرەوەی کە پێ ئەچێت ئەم دەنگانە جێ قبول نەبێت لە لای بزوتنەوەی گۆڕان یاخود لای هێزەکانی ئۆپۆزیسیۆن و لەگەڵ ئەوەشە هێشتا هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە یەکێتی و پارتی زیاتر دەنگیان هێناوە لەسەر ئاسی سلێمانی ئەگەر سەیری ژمارەکان بکەین بە تاقی تەنها بزوتنەوەی گۆڕان 359,000 دەنگی هێناوە یەکێتی نیشتمانی کوردستان 231,000 دەنگی هێناوە لە کاتێکا حەزەکە لە شوێدا ئەوەی کە تۆ سەرنجت لەسەر جیاوازەکە لەوەدایە 40,000 دەنگ فەرق و کە هێشتا فەرقەکە لە یەک کورسیدایە ینی تۆ ناکرێت 12 کورسی بیت 40,000 دەنگیش فەرق بێت لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە ئەلەوەیە ئەمە وەکو تێبینی ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە کە ئەوەیە بە جۆرێکی تر هەموو حیزبەکان با بڵێن بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوانێ کەم تا زۆر کورسیان ئەبێت لە ناو ئەنجومەنەکانی بەڕێوەبردننی پارێزگاکانە بۆ یەکەمین جارە گۆڕان وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن بچێتە دووهۆکەوانێ و بە هەمان شێوێش لە ناو هەولێراوەری بگرێتوەمانە بۆ یەکەمین جاری هێزێکی ئۆپۆزیسیۆن بتوانێت 12 کورسی لە دەسەڵاتی یەکێتی و پارتی بباتەوانێ بەڵێ لەگەڵمان دێم بە وڵاتان بەڵە بەڕەزان دەچینە ستودەکەمان لە شاری دوهۆک و دکتۆر هاشم زێباری مامۆستای زانکۆمان لەگەڵەوە لە شاری هەولێر عەبدوڕەحمان خەلیفە چاودێری هەڵبژاردننی نێودەوڵەتی و دکتۆر دەشتی سدیق چاودێری هەڵبژاردننی نێودەوڵەتی لە شاری کەرکووک لەگەڵمانن دەچینە شاری دوهۆک دکتۆر هاشم سڵاوت لێبێت جەنابتان ڕاو سەرنجتان لەسەر هەڵبژاردنەکان چۆنە کە ئێستا ئەنجامەکەی ئاشکرا کرا بەڵێ حقیقت ئەف ئەنجامە هەندێک ڕاستیان پێشانی خەڵکێکی دەدەن ئەوژی ئەوەیەک و نەخشەیە سیاسی و نەخشەیە حتا ئیداریژی ئەم دکارین بێژین لە هەرێما کوردستانی بەرەف گۆڕانکاریە و بەرەف وەرارەیە تایبەتی کل هەردوو پارێزگەین هەولێر و سلێمانی
ئەم دبینین جوورێک گەشەکردنەك تێدا هاتیە پێش ئەو ژی جوورێک نیبوونەڤە دابەشبوونا کورسیên پارێزگەهان لەسەر ئاستێ هەمی لایەنە سیاسیدا بتنێ یا ئەو ئەس بینم کو نەهاتیە گوهارتنێ بتنێ دهۆکێ بدیتنا من هەرچەندە هاتنە ئۆپۆزیسیۆنێ و دەرکەفتنا بزاوە گۆران وەرگرتنا یەک کورسی لێ دهۆکێ وهر وصا الإيكاتي شمالي كردستان 2 كرسي وقرتو 3 كرسي هذا نشانة ويتشند بيشاني مدن كو نقشة سياسي ونقشة برنامج بو غورانكاريين سياسي لهرما كردستاني وغورانكاريت إداري بو دمك دهاتي گۆرانکاری بسەردا چێبووە بۆ هەندێک و هەموو ئالین سیاسی بکارن سەنگا خۆ هەبیتن پارێزگادا ئەنکو جواتên پارێزگادا چونکە جواتên پارێزگاها دیتنەکە واقعیەکەم تەمەشا بکەین ئەلدیف ئەو گرنگی پێدانە سیستەمی و وڵاتên پێشکەفتی مینە پەرلەمانên نافخۆیینە ئەڤ چەندە و سەرکەفتنە و ئەدا و کارێ ڤان لایەنی سیاسی ئەلدیف سەنگا خۆ جواتên ڤان پارێزگا دەمینتەوە ئەسەر کاریگەریە یاسایانی کو کا چەند دەسەڵاتێ دەداتە ڤان جواتên پارێزگا هەکەر هات و ئەف دەسەڵاتە هاتنە بەرفرەکردن و هەرچەندەش دیف یاسایانی دەسەڵات گەلک هاتینە گوهاتنە بەراوردی گەل هەلبژاتنê ساڵە 2005 ئەvە دەبیتە هۆکارێکێ کو پتر ئەف ئالین سیاسی بکارن بکەونە منافسە و پێشبڕکێکا هێزدا ئەدگەل هەفتۆ بۆندێ بکارن دە چاوەشێن خزمەتên بەرچافتۆر و خزمەتên باش پێشکێشی خەلکیکەن و دیتنا من هەر تشتێک هەکەر یاسا پشتەوان نەبیت هەکەر دەسەڵات بیاسای نینە دیارکردن دیتنا من چش ئەنجام ناهێتە گواردن بەلکو ئەنجام وەکو ئەنجامی 2005 ئەم دکارین تەمەشا بکەین لێ دیتنا من ئەف یاسای هەکەر هات کاریگەریە خۆ دیت هێز و لایەنە سیاسیشی دکارن پتر وێ قەنەعەتێ بۆ دەنگدەرێ خۆ چێکن کو کارینە ڤان پرۆگرامێ خۆ ئەجندا خۆ جێبەجێ بکەن یا کو خەڵکی دەنگ بودای ببیتە هۆکارێ وێکێ کو هوشیاریەکە بەربەڵاوژی نافدەنگدەرە پەیدا بیت بۆ هەلبژاتنێ داهاتی کو بکارن کەسانێت باش و لێهاتوو هەلبژێنن بۆ جواتên پارێزگاها لێ دیترا من دێگەلک ئاستان کەونە تڕێکا ڤان جواتên پارێزگاها و ئەفی ئاستانگەژی دێت گرێدای من و چەند ئەفیاسایە دێت بیت بۆ پشتیوانیکردنا ڤان جواتێت بەڵێ دکتۆر لەگەڵ بێنەرەوە دەچینە شاری هەولێر دەشتی سدیق چاودێری هەڵبژاردننی نێودەوڵەتی کاک دەشتی سڵاو لێبێ بەوە دەست پێکەم چۆن لە ئەنجامەکانی هەڵبژاردن دەڕوانی و ئایا پرۆسەکە چۆن بوو؟ زۆر سپاس سڵاو لە ئێوەش ئێمە وەکو چاودێرانی نێودەوڵەتی کە لە پرۆسی هەڵبژاردننی عێراق سەرتاسەری و هەرێمی کوردستانیش دەسی چوار چاودێری پرۆسەکەمان کرد چەند تێبینیەکی زۆرمان هەبوو لەسەر پرۆسەی هەڵبژاردن بەگشتی لەوانە تێبینیەکانمان لەسەر کارتی دەنگدەران و دووبارەبوونەوەی ناوی مردوو و ناوی ئەو کەسانەی کە لە وڵات نەماون بۆ ڕۆژی هەڵبژاردنەکان و بەکارهێنانی ئەو جیهازەی کە کۆمیسیۆن ناوی بردوو بە جیهازی بارۆمەتری هەرچەند جیهازی بارۆمەتریش نەبوو لەگەڵ ئەوەش تێبینێکی زۆرمان لەسەر ئیعادەی بەنسبەت پەرلەمانی عێراقی عادەی فەرزی ئەسواتە بوو بەنسبەت هەرێمی کوردستانیش کاتێک دەنگەکان کۆکراوە ناردرا بەغدا نەمازانی چی بەسەر هاتەوە لەوێن دەرێکە چۆن لە مرکزی مفۆوەزیە لە بەغدا جارێکتری عادە و فەرزیان بۆ ئەو دەنگانە کردەوە بۆیە ئێمە پێمان وابوو پرۆسەکە ئیشکالیاتی زۆری تێدایە پرۆسەکە ملاحەزاتی لەسەر بوو بەڵام ئەو ملاحەزاتانەی ئێمە کە لە راپۆرتەکانی خۆمان بڵاومان کردوێتەوە هەر هەمووی ئیشارەتمان بەو خاڵە سەرچیانەدایە کە ئێمە سەرنج و تێڕوانینمان لەسەریان هەبوو بەنسبەت بە ئیعلانکردنی ئیمڕۆی ڕێژەی دەنگەکانیش بەڕاستی لە لای ئێمە بە پێی زانیاریە یەکەمیەکانمان کە لەبەردەستمان بوو لە ڕۆژی هەڵبژاردننی عام کاتێک کە عەدو فەرز لە بۆ دەنگەکان کرا ڕقمێک لای ئێمە هەبوو بەڵام ئیمڕۆ دەبینین ئەوەی کە کۆمیسیۆن ئیعلانی کردیە جیاوازە لەگەڵ ئەو ڕقمەی لای ئێمە هەبووە ڕادەیەک بە کورسیەک بە دوو کورسی بە پێی محافەزات بەڵێ کاک دەشتی لەگەڵمان بمێنەرەوە کاک عەبدوڕەحمان سڵاوت لێبێ ئێستا هاوکاران لە کۆنتڕۆڵ پێیان ڕاگەیاندم کە بزوتنەوەی گۆڕان ئەنجامی هەڵبژاردننی شاری سلێمانی ڕەت کردوێتەوە بەڕێستان پارێزگای سلێمانی ڕەت کردوێتەوە بەڕێستان پێتان وایە بەپێی ئەو زانیاریانی کە لای جەنابتانەوە چاودێرێکی نێودەوڵەتی هەڵبژاردنەکان وەک شارەزایەکی هەڵبژاردنەکان پێویستە چ ڕێو شوێنێک بگیرێتە بەر
لە عێراق و لە کوردستانە دوو پرۆسی هەڵبژاردن شتان بەشانی یەکە لە 34 بە دوو نیزامی جیاواز و بە دوو شێوەی جیاواز بەڕاستی طبعا بەتەکید بۆ ئەوەی مسادەخە لەسەر دەرەنجامەکان بکرێ وەکو پارێزگاکانی کوردستان پێویست ناکە هیچ لایەنێک مسادەقەی لەسەر بکات تەنها ئەوەی کە مسادەقەی لەسەرەکە هەیئەی قەزایی ئەو دەستەی قەزایی کە لە محکەمەی تەمیزی کوردستان پێکاتووە ئەو نەتائیجەکان پاشەوەی کە طعون ئەچێتە لای و تا لە قەراراتی مەجلیسی مفەوەزین ئەدرێ ئەگەر هەبێ ئەو دەرەنجامەکان مسادەقە ئەکرێ پاشەوەی کە سەیری ئەو تاناناکە کە تەقدیمێکرێ بۆ بزوتنەوەی گۆڕان و بۆ هەر لایەنێکش هەیە کە تانەبا لە دەرەنجامەکان بە پێی ئەو مسەمسەکاتوانەی کە تەقدیمێکە و ئەو کاتە ئەو دەستە قەزاییە کە پێکاتووە لە سێ دادوەر لە باڵاترین دەسەڵاتی قەزایی کە ئەوش محکەمەی تەمیزی کوردستانە سەیری تەماشای ئەو هیناکە و نەتایجە قەراراتی خۆیەدا لەسەر ئەوەی کە ینی تا چه حدێک ئەو تانەیە ڕاستە یا ڕاست نییە و بۆ هەر قوارێکی سیاسی هەیە تەبەن بەتەکید ئێمە هەرسێ قۆناغەکەی هەڵبژاردن بڕا بە هەردوو پرۆسەکەوە قۆناغی سەرەتایی ئەو ئامادەکاری و ڕۆژی هەڵبژاردن ئەمڕۆ دوا فەقەرەی دوا بڕگەی قۆناغی ئەخیرە کە قۆناغی دەرەنجامەکانە و ئێستا بۆ هەموو قوارێکی سیاسی هەیە لە خلال فترێکی معەنە فەقرێکی دیاری کراوە کە تەقدیم بکە شەکوا تەقدیم بکە سکاڵا تەقدیم بۆ دەستەی دادوەریەکە بۆ ئەوەی کە تانەبا لە قەراری بەڵێ کاک عەبدوڕەحمان دێینەوەلات ئێستا ڕاستەوخۆ لە شاری هەولێر کۆنگرەی ڕۆژنامەوانی سەرۆکی کۆمیسیۆنە لە شاری هەولێر دەچینە لای ئەو کۆنگرەیە و با بزانین سەرۆکی کۆمیسیۆن چی دەڵێت دەگەڕێنەوەلاتە بەڵگەی بەدەست بێ لە هەر شوێنێک کە توانیت لەوێ ئەنجام بدات بۆ سکاڵا لەسەر ئەنجامەکان پێشکەش بکەن ئەو کاتە بەریاری قەزا بەریاری نهائیە یەک لایکەرە یعنی کۆمیسیۆن ئەو بۆ ئەوەی نییە دوای ئەوە بڵێت ئەوە غەڵەتێکی تەکنیکیان ئەوە غەڵەتیکەوە بڵێن ئەو کەبرایە براوەیە و قی براوە بڵێن براوە نییە براوە نییە عەرەبی ئەگەر هەنێکیان هەبێت باش اولا لهمو كومسيون فورمك نيان ژمارەکەی 904 بێ فورمان 801 و 802 و 803 و 804 ئەمە یەکەم لە محەطاتی ئەنجومەنی نوێنەران بوو ئەوەی دووەم لە مرکزی عەدو فەرزی ئەنجومەنی نوێنەران بوو ئەوەی دیکەم 901 و 902 ئەمە هی پارێزگاکانە ئەمە 904 نازان بەڕێزت لەکوێ هێنەوە ئەوانەی دیکە کە مەسەلەن دەڵێ ئەنجامیان نازان بەڵکو فەرمانبەرێک تەسریبی کردی ئێمە هەموو ئەو خەڵقەی ئێمە هەمووی مەلائیکەت نییە بەڵکو فەرمانبەرێکی خراپە ویشەی کردی ئەو کاتە هەر کەسێکیش بزاني أو شيء كذا أكيد سزاي تدري سزاي تندش تدري. نعم. سؤالي طبعا أيضا لا توجد أي شكاوى حمراء ولا شكاوى خضراء. ممكن نسأل على الشكاوى التي قدمت في انتخابات البرلمان العراقي. بسم الله الرحمن الرحيم. فيما يخص الشكاوى الخاصة بانتخابات مجلس النواب العراقي 2014 المفوضية استلمت أكثر من 2030 شكوى. تم تصنيف هذه الشكاوى من قبل لجنة فنية قانونية في مجلس المفوضين بغرض تصنيف هذه الشكاوى إلى شكاوى حمراء وشكاوى خضراء وشكاوى صفراء، وتم التحقيق في جميع الشكاوى الحمراء وكذلك الشكاوى الخضراء، وتم رد الشكاوى الصفراء. والمفوضية قامت بإعلان النتائج الخاصة بالانتخابات مجلس النواب العراقي بعد حسم جميع هذه الشكاوى الحمراء والخضراء، وبإمكان أي كيان سياسي أو مرشح بعد عملية إعلان النتائج القيام بعملية الطعن لدى الهيئة القضائية للانتخابات المشكلة في محكمة التمييز خلال مدة 3 أيام بعد آخر نشر لعملية إعلان النتائج في الصحف الرسمية. عبارة عن تلفزيون واحد، حضرتك ذكرت انه في 87 حالة من الشكاوى، من الناحية القانونية هذه شو وضعها؟ انحلت ولا لا؟ من الناحية القانونية؟ في انتخابات مجلس النواب لو مجالس المحافظات. نعم، تم التحقيق في جميع هذه الشكاوى وتصنيفها الخاصة بانتخابات مجالس
محافظات إقليم كردستان العراق، وتم التحديث بها من قبل مكاتب المحافظات، وتم البت بهذه الشكاوي وإصدار القرارات المناسبة، وتم تبليغ المشتكي بقرارات مجلس المفوضين تجاه هذه الشكاوي. شكرا جزيلا. شكرا. تاكو شلون تسأل؟ أنا شاكتك بس منوكو رفنا منوكي أمنا سكناو بإيما أما تشكاش بيري كيش أوكو رفنا مواني وكيش راقعني تشكية والأزقايك راقعني تخبو براسي منوكو رفنا منوكي ما بأما يكي لكم سلشيني وين هذا الكسب بدلاناك والله ما بالأزقايك راقعني فروشنا ويامنا أقل فروشنا وشي فروشنا بيتي والله ميدو لو برز نادي بيام ممدا نفسه والله ممدا أما راسي يعني بيام والله ممدا السؤال الأخير هذا آخر سؤال ظلم آخر سؤال آخر بسيارة إما تازة رأيمان قاعد نازانين رتي كردوا يا رتي نكردوا أواتو بسيار لوانا بك سباس بەڵە بەرەزان دەچینە لای پەیامنێر ماریەمن مەحموود لە شاری سلێمانی لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان کە بەڕێز ئارام شێخ محەممەد بەرپرسی ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان لەگەڵەتی هێمن سڵاوت لێبێ دەکرێت لە میوانەکەت بپرسی ئایا لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان سەرنج و تێبینیان چییە؟ چیا من ێستا لە گردی زەرگەتەم لە شاری سلێمانی کە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانە لێرە ڕێخەری ژووری بزوتنەوەی گۆڕانم لەگەڵایە ئەمەوێت ڕاو بۆچوونی بزوتنەوەی گۆڕان و ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی سێپارێزگاکەی هەرێم و بە تایبەتیش سلێمانی ڕای ئەوتان بە بگوێزمەوە کاگەرام ئەگەر بیت ئەملا ڕای بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەنجامانە چییە کە کۆمسیۆن کەمتر لە کاتژمێنی پێش سا ڕێگەیان ئێمە ئەو ئەنجامانی کە ڕاگەیەندراوە تێبینیمان زۆرە لەسەری و ئەنجامەکان ڕەتەکەینەوە و بۆ ئەو مەبەستە ئێمە لە دادگای تەمیز لە ئەو با بڵین دەستەی دادوەری انتخابات لە دادگای تەمیز تا نادەین لەو ئەنجامانە ئەو ئەنجامانە بیشوێ ڕەتەکەنانی هەر سێ پارێزگاکەیان بە سەنای سلێمانی ئێستا خەریکی وردەکارین خەریکی بەراوردکردنین بەراوردکردنی ئەوەی کە دەستمان کەوتووە وەرمان گرتووە لە بەغا و ئەوەی کە وەرمان گرتووە لە ئۆفیسەکان لە مەکتەبەکان ئەوەی کە ئێستا لە ئێمە لە سلێمانی و دەستمان پێ کردووە کە بەراوردمان کردووە نزیکی 140 تا بۆ 150 فۆرمان دۆزیوەتەوە کە هەستەکەین ئەوە دەستکاری دەنگەکان کراوانە بەڵگەی یعنی زۆر کۆنکرێتین هیچ مەزالیتیانە کە دەستکاری دەنگەکان کرا دەستکاری هەموو دەنگی مولایەنەکان کراوە چەند هەزار دەنگی ئەوە دەستکاری کرانی بۆ نمونەگەر دەستکاری نەبایەوە چەند هەزار دەنگتانێنە ئێستا ئێمە ئەبێ نزیکی 373,000 دەنگ بەدەستبێنی 373,000 دەنگێک بەدەستبێنی بەڵام بەڵێ لە سلێمانی 359,000 دەنگمان بۆ هاتوۆتەوە لە تەنها لە 110 وێزگا 1183 دەنگی کۆمەڵی ئیسلامی بڕاوە